به ناوی خوی گوره و مهربان، میوانانی برز آمده بوانی برز زور بخیر بین، زور خوشحال بوین به تشریفینانتان و سپاستان دکین. سپاسی زانکوی صلاح الدین دکم بو رخستنی ام مراسمه و اروها سپاسی برز برام ولد بگی و انستیتیوی کرد لطاران دکم بو چاپ و آماده کردنی کتاب کان. اما یکم جاره پروژه کی اکادمی سردمیانه لسر خبات و تکوشانی سه سنبولی مزنی بزاوی رزگاری خازی کردستان، شیخ عبدالسلام بارزانی، شیخ احمدی بارزانی و مصطفی بارزانی به یک و پشت بستن به هزاران بلگنامه مجوی لارشیف ایرانی و عثمانی انجام دادید. کاری که پیروز و گرانبهای اول روزی که مجوی دا روزی 18/6 روزی پرینوی بارزانی و حوالکانی لروباری آراز. اما راسمه لم روزه دا که پیشکش دکری جگه دستخوشی و سپاسگزاری به پایانه بو همو او برزانه که بم ارک پیروز هلسان. بداخل و میجوی خباتی گلکمان لالان دجمنانی و شیوندراوه و همیشه ویستوی آنه او خبات پیروزه و پیشان بدره که خباتی چند عشیرتی که یا چند لاینی که و هیچ علاقی به خباتی نتویی و نیه، حتی هنده جار و وصف کراون که برای گرو تالانچی و او شوه. بلا من بلگانه همو ده سلمینن که خباتی نتوه کمان خباتی که بوه لپیناوی مافی روایی نتوه و خباتی که روا بوه. امیدوارم زانا و تویجرانی کرد لمودا خویان ماندوب کن خویان بدوه و بلگانه دا بگرن و خویان میجوی نتوه کن بنوسنوا. ریبازی بارزان ریبازی کی پیروزه بداخل و ایمش نمانتوانی و کو پیویست او ریبازه تسویق کینو بدین ناسین بو خلکی تر. لسر دستی شیخ عبدالسلامی شهید و شیخ احمدی برای ام ریبازه دام از روا و لسر بنمای خدا پرستی و مروف دوستی و ریبازی که آن بو دست نشان کردین که حتی ما این شانازی پیوده کن و ام ریبازه بریتیه لوی که دین اخلاقه دین و نشتیمان لیک جیا ناکرینوه لمروواتی دا همومان برای یکترین تیکوشان فرض لدجی زورداران پاراستنی جینگه عدالتی کمالاتی پیک و جیانی آینی فراوان کردنی خبات لسنوری عشیرتی و بو سنوری نتوی و خوم حزب شانازی که گوره دکم که خطابیه که بچوکی او خطابخانه گوره یا. مستشرقی بریطانی ویگرام لسرطای صدای 20 هاتوتا نوچکه و زور کسی دیوه لوانه چوتا خدمتی شیخ عبدالسلامی بارزانی لو کتبه دا و باسی دکات که لزور باسی زور شتیان کردوه بلام اوی که زور جای سرنجه اوی که آله داوی لکردم آسانکاری بو بکن بو اوی سردانی لندن کد آله که لیم پرسی یا شیخ تو بوده لندن چی شد هیا دیدم اوی لگل ملک جورج باسی سرباخوی کردستان کم. شیخ عبدالسلام زور لپیش زمانی خوی بود چه چاکسازیکانی که انجام میده چه لبیر و بوچونی به نسبت
مسئله نتوایی و آینیش. تا گشت وراده که بیر لوب کاتوا دولتی که فدرالی بین کرد و ارمن و آشوری داب مزرد. ابو پیناوی ام هدفه سردانی روسیای او سردمه کرد لگل اندرانیک پاشای ارمنی و مارشمونی آشوری. اما ومان دزانی که لبتلیسی پایتخت جورجیا استا لبی نوینری قیصریان دیوه بلام وزیری دروی روسیا لاوروف پیشی 2-3 سال که هات بو هولیر او بوی راست کرنه و گوتی نخیر قیصر خوی لبی بو وقتا قیصر دیویتی تیامل ارشیفی ایمه داره. لگرانویان دا هندێک خاینی کرد خیانەتیان کرد و شیخ عەبدولسەلامیان تەسلیمی عوسمانیەکانیان کرد و لە ساڵی 1914 لە مووسڵ ئەعدام کرا و شەهید کرا. و ئەو پرۆژەیە سەری نەگرت چونکە جەنگی جیهانی یەکەم بەسەردەهات، شۆڕشی ئۆکتۆبەر بەسەردەهات، نەفیرعامی ئەرمەنیەکان بەسەردەهات، تر وەزعەکە هەمووی گۆڕا. بەڵام شیخ ئەحمەدی برای جێگەی گرتەوە و نەیهێشت هیچ کەلەنێک دروست ببی، هیچ فەراغێک دروست ببی. ئەویشەوەی توانی ئەنجامی دا و باشترین پەیوەندیان هەبووە لەگەڵ سەرکردەکانی تری کوردستان، لەگەڵ شێخ سەعیدی پیران، لەگەڵ شێخ مەحموودی حەفید، لەگەڵ زۆرێک لە سەرکردەکانی تر. شێخ ئەحمەدی بارزانی زاهدێک بوو لەم دنیادا و ئەوانەی کە بە خزمەتی گەیشتە بوون ئەوان دەزانن کە چەند گەورە بوو. حتا وەفاتیشی کرد دەستی لە پارە نەدا. 12 ساڵ قەید و زنجیر بەدەست و پێ لە حەبسی بەسرا و بەغدا چەند داوایان لێ کرد. نوری سەعید بەریتانیەکان بۆ ئەوەی نامەیەک بنووسی داوای عەفو بکات. فەرمووی من داوای عەفو لە خوا دەکەم، هیچم نەکردووە من داوای عەفو لە ئێوە بکەم. لە زیندان دەمایەوە تا شۆڕشی 14 تەمووز لە 20 تەمووزی 58 لە زیندان هاتە دەری. من منداڵ بووم وەختە بەم لە بیرمە کە ئێمە چووین بۆ ئیستیقبالی. مەلا مستەفا پێشمەرگەی ئەو ڕێبازەیە. مەلا مستەفا قوتابی ئەوانە. ئەویش هەموو ژیانی خۆی تەرخان کرد بۆ خزمەتی نەتەوەکەی و بەڕاستی هەر ئەو مەسیرەی کە چون لە ئارەز پەڕینەوە 53 ڕۆژ بەڕێگاوە لە چەند جار تووشی شەڕ بوون، ئەمە بۆ خۆی قارەمانیەتێکی بێوێنەیە بۆ خۆی و بۆ هەواڵەکانی. و ئێستا یەکێک لەو هەواڵانەی کە هەموویان 6 کەسیان ماون، یەکێکیان بە نوێنەری ئەوان کاک کاظم شانەدەری لێرەیە، سپاس و ڕێزم هەیە بووە. و یەکێکی تریش لەو کەسانەی کە زۆر نزیک بووە لە جەنابی شێخ ئەحمەد و جێ ئەعتیمادی بووە مێقداد بارزانی، ئەویش لێرە دیسان بەخێر بێ سەرچاو. و ڕێز و سڵاوی بێپایانم بۆ برای خوشەویستم و برای گەورم کاک موحسن کە نزیکترین کەسی مەلا مستەفا بوو، ئەویش ئێمەی سەرفیراز کردووە ئین ڕۆڵێرە. شێعری پیرەمێرد زۆر بەرزە و وەصفی ئەو داستانە دەکات، بەڵام نازانم حافظی شێرازی چه پەیوەندیەکی هەبووە بە ڕووباری ئاراسەوە کە دەڵێ ئەی سەبا گەر بگذەری بەر ساحل ڕوودێ ئەرەس بوسە زەن بەر ئان وادی و مشکین کن نەفەس. بەڕێزان، بارزان لە ساڵی 1892 بۆ یەکەم جار سووتێنرا لە سەردەستی سوپای عوسمانی و تا ڕووخانی ڕژێمی بەعەز 16 جار
بارزان و ناوچه بارزان ویران کرا و سوتن را چه بدستی سپای او دولتانه چه بدستی جارش و نوکرانی آوان بلام همو جاریش تحدا کرا و آودان کرا و همو جار لجاری پیشو باشتر او خراگیریه به اوی چک نبود چون که هموی چکی کون و به امکانیات و بلام چکی که زور بهست اویش او بیرو باور و او عقیده بود که به شرکه کرد و خراگیری بود لسال 1931 بنا حق دو فوجی که جیش عراقی و فوجی که جیش بریطانی پلاماری بارزانیان دا و دوان کرد جناب شیخ خوی تسلیم کرد شیخ رفضی کرد و شرکه کرد و هر دو فوجکش کن دوی اوه هیزی آسمانی بریطانی کوت بمباران کردنی دهاتکان و به ترکیز زیادتر لسر خودی گوندی بارزان بو یکم جار بو که بمبای توقیت فریب بدرید دوسری بمبای توقیت یان لگوندی بارزان دا خلقه او سردمه زور یا نه اندازانی فروکه چیه تا کوب زانن بمبای توقیت چیه جنو مندال او زور لدوری بمبای کن کوب بونوه جار یک نیوی شو تقریبا جیله که مندال عباده بون نمونه که ترمن بوتان بینم که لسر او تربیتی بارزانیکان لسری تربیت کران لسر دستی او مزلانه شرکه بردوام بود تا سالی 32 آخری مجبور بون برون بود ترکیه شوانه که آن گرد لنزیک گوندی بارزان هینایان بولای هر دو عمر فوج هر دو ضابط یک بریطانی بو یک عرب لیان پرسی شیخ لکویه گوتی پیتان نالم گوتی باشه ازانی لکویه گوتی ازانم باشه چون پیمان ناله گوتی خیانت نکن پیتان نالم گوتیم بله نازانم بو اوی ازنت بدین گوتی والله من درو نکن من ازانم بلان پیتان نالم گوتی والله مادم من در پیوه بر خواهفیزت بی چیروک یکی تر هی رنگ زور کز بپرری بو بارزانی کان جمدانی سوره بستن من حضا کم هر چند وقتان دگرم بلام آشتان برون کم لو سردمه دا سالی 31 32 دوی اوی که بارزانی کان هجرتیان کرد روشتن بو ترکیه طبعا اوی والله هبوا توانی برواد اوی نبو مایا ولا منطقه احکام عرفیان اعلان کرد طبعا اوس وقتا مشکی هبوه لهمو کردستان سه رنگ بوه خمری سوز و رش لبارزانیش وکو همون نوچه کتری کردستان به پیش ذوقی خویان هر کسی سرن یکی ویسته با اوی ده بست پاشان جمدانی هاته بازار جناب شیخ احمد جمدانی سوری بست لخوشویستی او همو مریدکانی و بارزاکانی جمدانی سوریان بست یک مواد احکام عرفی که اعلان کرد جمدانی سور ممنوعه و هر کسی ببستی تا حد اعدام ما بی سزا بدری روزک مفرجه که پولیس لنزی گوندی بارزان مربندال یک دبینن که جمدانی سوری بسته و باو جمدانی دیخن کنن ولا شکشی را دکشن بو بله که اوی مرکزی حکومت بوی قائمیت بو دوی رو دواجن و مندال همو پلاماری مخفری حکومت ادن لیان دا برشاش و بتون زور برین دار بون روزی پاشتر 12 پیاو معقولی منطقه بارزانیان هینا لبر چاوی همو خلقی که اعدامیان کرد ایتر لو سردمه و بو با اوی رمزی تحدی اوی که جمدانی سور نبست یعنی تسلیمی دجمن بوه تسلیمی زوری دجمن بوه چی رو که جمدانی سور اما یک عرستان اما شانازی با میجوه پر سروریه دکین و شانازی با ودکین که قد ریگه ندره خباتی روامان و ناکوکی من لگل رژیمکان ببیته ناکوکی بین نیوان ملتکان که اما
من پێم وایە شتێکی زۆر زۆر گەورە و پیرۆزە و ئەبی لەسەریشی بڕۆین. بەڵگەنامەکانی ئەو زنجیرە کتێبە لە سەرزاری دەسەڵاتدارانی وڵاتانی ناوچەکە خراوەتە ڕوو. دەری دەخوات کە بزاو و شۆڕشەکانی بارزان بزاوی بەرخودان و ڕەتکردنەوەی زوڵم و برەودانی عەدالەت و پاراستنی ئاسایش و کۆمەڵایەتی و ژیانی پێکهاتەکان بووە، نەک بزاوێکی عەشایری و ناوچەگەری. بە درێژایی مێژوو زوڵمێکی زۆر لە نەتەوەکەمان کراوە. خۆشمان زۆر زوڵممان لە خۆمان کردووە. ئێمە تووشی چەندین بێوەعدی و بێوەفایی بووین لە بەرامبەری خۆمان. خۆشباوەڕ بووین، بە دوو قسەی خۆش هەموو شتێکمان باوەڕ کردووە. بەداخەوە ئەوەی ئێستا دەیزانین خۆزگە پێشتر دەمانزانی، پێشی 2003 خۆزگە ئەو وەختە دەمانزانی. بەداخەوە تا ئێستاش فەرهەنگی یەکتر قبوڵ نەکردن، کورد بەکەم بزانین، باوەڕ نەبوون بە مافەکانی ئەم فەرهەنگە زاڵە. بەداخەوە وەزی ئێستاش ئەکو ئەبینن ناوچەکە هەمووی تووشی قەیرانێکی گەورە هاتووە. لە زۆر شوێن هێشتا شەڕ و پێکدادانە، تێرۆر هێشتا تەهدیدێکی زۆر زۆر جددیە و ئەوانەی کە پێیان وابوو تێرۆر تەواو بووە و من ئەو وەختەش دەمزانی تێرۆر تەواو نەبووە و ئێستاش ئەزانم و ئەبینین تەواو نەبووە و بە ئاسانیش تەواو نەبووی. لە عێراق هەڵبژاردن کرا لە ئۆکتۆبەری ڕابردوو. بەداخەوە نەیانهێشت ئەنجامەکانی ئەو هەڵبژاردنە وەکو خۆی بەڕێوە بچی. هەمووتان ئەزانن چۆن بووە و چییە. ئێستاش عێراق لە قەیرانێکدایە. ئەوەی پێمان بکرێ ئێمە هەوڵ دەدەین کە یارمەتی برادرانی خۆمان دەین کە لەو قەیرانە دەربچین، چونکە لە بەرژەوەندی هەرێمیشدایە، بەڵام لێتانی ناشارمەوە کە قەیرانەکە قوڵە. بەنسبەت هەرێم و بەغدا دما وەمانزانی دوای پەسەندکردنی دەستوری عێراقی لە ساڵی 2005 ئیتر ئەمە ڕێنیشاندەرە بۆ هەموومان، ماف و ئەرکی هەموو لایەک پیشانەدات و ئەگەر ئیلتیزامی پێ بکرێت ئیتر گرفتەکان هەموو چارەسەر دەکرێن. ئەو وەختەش من گوتم ئەم دەستورە وانییە بڵێ میسالی بی، بێکەم و کوڕی بی، بەڵام دەستورێکی زۆر زۆر باشە و ئەگەر مقارنەی بکەین لەگەڵ دەوروبەری خوشمان دەستورێکی زۆر ڕێک و پێک. بەداخەوە نە ئیلتیزامی پێکرا و نە ڕێزیشی لێگیرە. ئێستاش من نامەوێت زۆر بچمەنەوە هەموو تەفاسیلامانەوە، بەڵام ئەگەر بەغدا جددی بی و ئێرادەی ڕێککەوتن هەبی و نیەتی ڕێککەوتن هەبی، دەستور حەکەم بی لە بینی هەرێم و بەغدا بۆ ئەوەی هەموو مشکلەکان چارەسەر بکرێن. بەڵام دەستور بەلاوە بنێن و بە میزاجی بڕیاری نایاسایی بدەن و ئەو مافەی دەستور بە خەڵکی کوردستانی داوە لێی بستینەوە، ئەمە قابلی قبول نییە. و جارێکی تریش من تأکید دەکەمەوە لەسەرەوەی کە پێویستە ئەو گرفتانەی کە هەن، ئەو مشکلانەی کە هەن بە لێکتێگەیشتن بە حیوار چارەسەر بکرێن. ئەگەر هەندێک کەس هەبن بیر لەوە بکەنەوە کە بە زووری و بە چەک و بە تەهدید و بەمە خەڵکی لەوان بەهێزتر و لەوان بە ئیمکانیاتر خۆیان تەجروبە کردووە، ئەمە 100 ساڵە چۆن دەستکەوتووە لە غەیری وێرانی و ماڵوێرانی زیاتر هیچتر لەمە و دۆش لەوە باشتر نابی. شەڕ خراپترین شتە و ناوی بیر لە شەڕ بکرێتەوە، بەڵام لە شەڕ خراپتر تەسلیم بوونە. ئێمە تەسلیم نابین. و زۆر جار تهدیدات دەبیستین، تهدیدمان دەکەن بەوەی کە وا دەکەین و وا دەکەین. لە ناو خوشمان هەندێکیان دڵیان بەوە خۆشە کە
ها چند روزێک تەمەنی ئەم هەرێمەمەوە دەڕ ئەم هەرێمە بە خوێنی شەهیدان دروست بووە و بە خوێنی ڕوڵەی شەهیدانیش دەپارێزرێ. لە کوتاییدا من زۆر تەییدی ئەو پێشنیارە دەکەم کە مرکزێک دروست بکرێ بوو ئەرشیف و بەڵگەنامە نیشتیمانی و ئەمە حکوومەتی هەرێم ئەبێ اهتیمامێکی زووری پێ بدات و جارێکی تر بە خێراتنی هەموو لایەکتان دەکەم و سوپاسی هەموو بەڕێزانە دەکەم کە ئەرکیان کێشەوە و زەحمەتیان دیوە. زۆر سوپاس و هەرشاد بوو. Miljoner autonomi, federalism, levide